کاک خالی زۆر بەخێر بی سوپاس بۆ ئامادەبوونی جەنابەت دەبێت سەرەتا باس لە پێشانگاکە بکەین بزانین ئێوە بەشداریتان لە پێشانگاکەدا کردووە پێشانگایکی سێ ڕۆژیە لەسەر ئاستی عراق بەڕێوە دەچێت باس لە گرنگی پێشانگاکە دەکەین لە دواتردا باس لە کارەکانی ئێوە و گرنگی پێشانگاکە بۆ ئێوەش دەکەین. من سەرەتا دەستخۆشی لێەوە ئەکەم دەستخۆشی لە هەموو کەناڵێکی شەکەم کە پشتگیری بەرهەمی ناوخۆیی بکات. ئیمڕۆ کە بڕار درا لە هەرێمی کوردستان لە شاری سلێمانی سەنافی لە عێراق بکرێتەوە بۆ دووەم جارە لە ئاستی عێراقا بشتاکرێت دڵخۆشین لەبەرەوە پێشتر کامان بینی لە دەرەوەی وڵات بەرهەمی ناوخۆیی وڵاتەکانمانە بینی ئێمە خەفەتمانە خوارکە ئێمە وەک ئەوەی کە بڵێن خاوەن پیشەسازین و لە هەرێمی کوردستان شتی باشمانەیە بەڵام بەداخەوە بەڵام دڵخۆشی کردین ئەم پێشانگایە دەستخۆشی لە ژووری بازرگانی شەکەم کە هەستاوە بەم ئیشە و یاڕەبی بتوانین زیاتر و زیاتر پێش بکەوین لە پیشەسازیە. کاک خالید گرنگی ئەم جۆرە پێشانگایانە بۆ ئێوە چییە؟ ئێوە دەتوانن هاوبەشینێ بۆ خۆتان دروست بکەن لینک لەگەڵ کۆمپانیەکانی دیکەدا دروست بکەن دەتوانن زیاتر بەرهەمەکانتان بە شەریکەکانی دیکە یاخود بە خەڵکی ئاشنا بکەن دەمێ باس لە گرنگی ئەم پێشانگایان بۆ بکەی بۆ شەریکەکانی ئێوە یاخود بۆ کارەکانی ئێوە. ئێمە لە هەرێمی کوردستانە بەداخەوە ینی هاوڵاتی خۆمان پشتگیری بەرهەمی ناوخۆیی ناکات. ئەم ئاستەی کە ئێستا دروست بووە لە هەندێک مەجالاتی بەرهەمی ناوخۆیی ئەبینی کە بەرهەمی ناوخۆیی کوردستان ڕۆیشتە دەرەوەی وڵات بە کوالیتیەکی زۆر باشە. هیچ لە ئێمە زیاتر نین دەراوسەکانمان کە خەڵکی خۆمان شانازی ناکە بە بەرهەمەکەی خۆیەوە. من داوا ئەکەم لێرەوە لە کەناڵەکەتانەوە هەموو هاوڵاتیەکی کوردستان و عێراقیش بە شانازیوە بەرهەمێکی خۆماڵی ببینن دەسی بۆ بەرن. باشە خالید مەبەست چییە کە ئەڵە شانازی ناکەن با بەرهەمی خۆمانەوە ڕێژەی بەکارهێنانی لە ناوخۆدا کەمە یاخود کەمە بەراورد بە بەرهەمەکانی کە هاوردەی ناوخۆی کوردستان کراوە. ئێمە بەداخەوە پشتگیری ناکرین کارگەکانی بەرهەمی ناوخۆی پشتگیری ناکرێت. ئێستا ئێمە لە مەجای بەرهەمهێنانی شیرەمەنیە من کارگەیەکی زۆر گەورەمەیە ئاسی کارگەکان نەخۆم هاوڕێکان میشکە لەو مەجالە کارگەیان هەیە ئاسمان هیچمان کەمتر نییە لە وڵاتەکانی ئۆروپا هیچمان نقصانی نییە لەو کوالیتی کە ئۆروپایش دروستیەکە لە هەرێمی کوردستان بە کوالیتیکی زۆر بە جوانتریش دروستەکرێت بەڵام ئەبێت حکومەت ئیش لەسەرەوە بکە ئەبێت حکومەت هاوکاری کارگەکان بێت کە هاوڵاتی تێبگەێنێت کە ئەم بەرهەمە چییە و چی نییە. ئێمە هەر هەمومان ئەزانین لە هەموو حکومەت ینی پرسیاری لێ بکاڵێ پشتگیری بەرهەمی ناوخۆیی یەکەین بەڵام بەدەم بڵێ وایە پشتگیری بەرهەمی ناوخۆیی یەکەن بەڵام لە ڕاستیە معانا زۆرە کەس نایەت لە نزیکەوە گوێمان لێ بگرێزام چ کێشە یەکمان هەیە ئێمە بەرهەمە ناوخۆیەکان بۆچی وا دواکەوێت بۆ پێش ناکەوێت. باشە ئێوە پێویستان بە چ جۆرە پشتگیریەکە بۆی بتوانن پەرەوەکارەکانتان بدەن بەرهەمەکانتان زیاتر لە بازاردا ساخ ببێتەوە و بتوانن شتێکی کوالتی باش پێشکەش بە هاوڵاتیان بکەن. ئێمە طبعاً لێرەوە من حەزەکەم هەر کەسێک کە بەرپرسە بەم دۆسەی ئێمە و بەرپرسە بە بەرهەمی ناوخۆیی بتوانێت پشتگیریمان بکە سپاسی یەکەین و لەبەرەوە وڵات سەر ناکەوێت ئەگەر بەرهەمی ناوخۆیی بنیان نەندرێت ینی ئیشی لەسەر نەکرێت. ئێمە مادیەن داوامان لە کەس نەکردو ئەوەی تا ئێستا من ئاگادارم خاوەن کارگەکان مادیەن داوای هاوکاریان لە کەس نەکردووە بەڵام معنەویەن هاوکاریمانەوێت کارەبامان نییە ئاومان نییە مڵکی ئەو عەرزەی کە لەسەر کارگە دانراوە مڵکی یان شارەوانیە یا ئین پیشەسازیە بەداخێکی زۆرەوە لە جایەوە بێن هاوکاریمان بکەن پارەکەی کەم بکەنەوە ساڵانە زیایەکەن لەسەر خاوەن کارگەکان. ئەی باشە کوا بەرهەمی ناوخۆیی باشە بۆ لە عێراقە کارەبای کارگەکان حسابی پیشەسازی بۆ ئەکرێت بۆچی کارگەکانی هەرێمی کوردستان لە ناو کوردستانە حسابی کارەبای بازرگانی بۆ ئەکرێت. ئێزەنبی من چییە کە هاوڵاتی یەکەم یعنی خی گەورە دروستی کردم کە کوردم و کوردستانیم لە کوردستان بەرهەمێنم شانازی بە کوردستانەوەکەم من بۆ بڕۆم لە دەرەوەی کوردستان ئیش بکەم وایان لێمان کردووە بەداخێکی زۆرەوە هەندێک کوردی خۆمان ڕۆیشتووە لە وەسەتی عێراق کارەکە لە جنوبی عێراق کارەکە یعنی بۆ ئێمە نەین شاری خۆمان پێش نەکەین بۆ پشتگیریمان ناکرێت. باشە کەواتە ئەوی کە من تێگەیشتم حکوومەت هەرێمی کوردستان پشتگیری و هاوکاری کە ئەوتوی ئێوە ناکات بۆی ئەمەش گرفتی بۆ دروست کردوون. من لێرەوە ینی حەزەکەم
بە جێگری حکوومەتی هەرێمی کوردستان بڵێم دەستخۆشی لەکەم لەبەرەوە هەموو جارێک زۆر بەڕێز کاکۆبات پشگیری کردوون و توێتی هەم بازرگان هەم پیشەسازی پشگیریتانەکەم حەزەکەم ینی ئاگایەکی لە بەرهەمی ناوخۆیی هەبێت پاڵپشتیمان بکات جگەلەوە ئێمە وەکەوەی کە لە کوردستانی مڵکی پیشەسازی لە سلێمانی و هەولێر تاپۆ کراوە مڵکی پیشەسازی گەرمیان تاپۆ نەکراوە تا ئێستا داواکرێن لەبەرەوە هەندێک خاوەن کارگە و پیشەسازی هەیە لە گەرمیان داوایەوە کە نەڵێن ئەو مڵکە بۆمانی تاپۆکەن حاڵمان حاڵ سلێمانی و حاڵمان حاڵ هەولێر لەبەرەوە مڵکی پیشەسازی مڵکێکە ناکرێت بە سیاحەت مڵکێکە ناکرێت بە یعنی خانوون مڵکەکە ناکرێت بە شوێن بەس ئەبێتە مڵکی پیشەسازی مڵکی پیشەسازی تا مردن هەر خزمەتەکە باشە کاک خالید بابەز لە بەرهەمەکانی ئەو بکەین کە خاوەنی بەرهەمی شیرەمەنین لە هەرێمی کوردستاندا دەمێ بزانم بەرهەمەکانی ئێوە چین و چەندێک لە بازاڕەکانی هەرێمی کوردستان زیادە و هەناردی دەرەوەی دەکرێت ئەگەر لە حاڵەتێکدا هەناردی دەرەوە دەکرێت دەنێرێتی کۆ ئێمە تەمان من بەتایبەت لەبەرەوە لە ئەنجومەنی ژووری بازرگانیم حەزم کرد بە عام قسە بکەم بەڵام بەڕێستان داوایەوەتان کرد بەتایبەت لەسەر کارگەکەی خۆم قسە بکەم ئێمە کارگەکەمان لەخوا بەزای بێ ئەتوانین بڵێن لە ئەسەر ئاسی عێراقە کارگەیەکە لە ڕووی بەرهەمێنانە و ئەنتاجۆ گەورەترین کارگەیە و بازاری عێراقی لە هەموو کوردستان و هەموو بازاری عێراقمان هەم وەکیلمان هەیە و هەم لە بازارەکان زۆر ینی پڕین وەکەوەی کە بڵێن بەرهەمی دەرەکی بەرهەمی دەرەوەی وڵاتێت ئێمە تەسیری لێمان نەکردووە ئەمانەوێت گەورەتریش ئێمە بەرهەمەکانمان شیرە ماسە پەنیرە دۆیە ئایسکرێمە ئیتر لە مەجای ئەوەی لە شیرە دروست بکرێت ینی نانی بەیانیە پەنیر و شتی وایە لەو مۆجالانە لە هەمووی کارەکەین باشە بەرهەمی دەرەکی کاتێنرێتە هەرێمی کوردستانی خۆ لە بازاڕەکاندا دەبینرێت ئەمە کاریگەری لەسەرەوە دروستەکە ئەفوتێ نەگەیشتم ئەو بەرهەمانەی کە بەرهەمی شیرەمەنین لە دەرەوە دێنرێنە هەرێمی کوردستان لە بازاڕەکانی کوردستاندا مامەڵی پێوە دەکرێت ئەمە کاریگەری لەسەرەوە دروست نەکرێت سەد تەسیرەکات ئێمە تەختیت هەیە هەموو وڵاتەکانی دەراوسێت بڕۆ ئێستا بڵێ من کارتۆنێکی ئایسکرێمێنم بە ناو وڵاتەکەی تۆ ئەڵێ سەبرکە با من دواچوونەوەی بەو کەمزام کارگەی هاوشێوی تۆم هەیە یانە دوایە وەڵام تەداتەوەڵێ بەداخەوە من ناتوانم تۆکە بەرهەمەکەی تۆم تێرم بە وڵاتەکەی خۆمەڵی بۆ لە وەڵام من کارگەی وامەیە بەڵام ئێمە لە مەجای ئیشەکەی خۆمانە کە ئێستا لەخوا بەزیای بێکە کارگەیەکی زۆر شیرەمەنی لێیە کارگەیەکی زۆر ئایسکرێمی لێیە ئەمانە تەختێتی هەموو بازاری عێراقیان کردووە بەڵام کەس ئاگای لێمان نییە ڕۆژێکی ینی چەندها سەیارە بێنە لە حدودەکانەوە داخلە بێت هیچ کێشەی نییە باشە کاک خالید ئێوە بەرهەمەکانتان هەناردی دەرەواکەن ئێمە تا ئێستا بۆ دەرەوەی وڵات بۆ دوو وڵات بۆ دەرەوەی بۆ سووریا نردومانە ئێستا بە تازایی ئوردون و فەڵەستینیش لەسەر خەتن داوای وکالەتمان لێەکەن باشە لە هەناردەکردنە چەندێک حکومەت هاوکاریتانەکە ینی لە هەناردکردنی هەرێمی کوردستانە لەبەرەوە بە وڵاتەکان بە ناوی کوردستانی بۆ سووریا ئەڕوات ئەوە هیچ هاوکاری ناکرین بەڵام ئەوەی کە بیستومە حکوومەتی عێراق وتێتی حکوومەتی مرکز هەر بەرهەمێکی ناوخۆی بڕاتە دەرەوە 120 معلوم نییە بەزەبت دقیق نیم لەسەر ئەو پرسیارە هاوکاری ئەکرێت ئەوەن کارگەکان باشە کاک خالید چەندێک کۆمپانیەکانی بەرهەمی شیرەمەنی و بە دیاریکراوی ئێوە کارتان لەسەر ئەوە کردووە کە دەرفەتی کار بۆ گەنجان بڕەخسێنن ئەفوتخوا جوان تێ نەگەیشتم دەمەوێت بزانم ئێوە چەندێک کارتان لەسەر ئەوە کردو کە هەلی کار بۆ گەنجانی هەرێمی کوردستان بڕەخسێنن وەڵاهی دڵخۆشکەرە ئێمە کارگەکان جگەلەوەی کە هاوکاری ناکرین بڵێن مەسەن ئەو شتانی کە پێویستە زەرورێتە کارە باە ئەو شتانە بەڵام هەلی کارمان باش ڕخسانووە ئێمە لە کارگەکەی خۆمە سەتان کچ و کوڕی تایە شادەداری تایە و خۆمان بە بچووکی ئەوان زانیوە تا ینی جاری وایە ئاڵێن قەیچێکە ئەگەر شەریکاتی دەرەوەی وڵاتیش وامان لێکا منافەساکەین قەی ناکە ئەو عیلانە کە لە ناو کارگەکەمان کارەکەن دڵخۆشین ئەگەر بۆ خۆمان خالید ئامارێکت لایە بزانم چەند گەنج لە لای ئێوە کارەکەن بە تایبەت لە کارگەکانی شیرەمەنیت بۆ باسەکەم ئەوەی کە من معلوماتمە بێت ئەو کارگانەی کە لە ئایسکرێمن لە ناو هەرێمی کوردستانە لە 250 کارمەند کەمتریان نییە
ئێمە لە بە حکمیەوەی کە مەثەن ئایسکرێم و دۆ و پەنیرین لەو عادەدەی زیاترمانەیە ئیتر بە حکمیەوەی ئایسکرێم فەسلی هەیە فەسلی زستان و ئاوینەیە کەمە کاجاری وایە زستان تێ کاریەکەمان مەثەن ناتوانین کاک خالیت ئێوە کاتێک شەریەکەتان دروست کرد هەرێمی کوردستان حکومەت یاریمی کوردستان کردی بەمەرج لەسەر ئێوە کە دەبێ ڕێژەیەکی زیاتر ئەو کەسانی کە کار دەکەن لە ئێوە گەنجانی کوردستان بن ئێمە تا ئێستا ئەوە معلومە هەرێمی کوردستان داوای ئەو شتاکە بەڵام ئێمە لە سەتا 1 و 2 ئەژنەبیمانیشتان نیێن لە کارگەکانە ینی بە تایبەت کارگەکانی گەرمیان هەلێکی زۆر باشیان ڕخسانەوە لە ناو گەرمیانە هەوڵەدەن هەر ینی ئسفادە لەو گەنجانەی شاری خۆیان بکەن بەڵێ کاک خالیت دووبارە زۆر بە خێر بەی سپاس بۆ ئامادەبوونی چەنابەت سپاس بۆ خالیت حاجی عەلی خاوەنی بورن خاوەنی کارگی شیاو بۆ بەرهەمە شیرەمەنەکان کە جنابێ ڕاستەوخۆ لێرە میوانی ئەم گەشتی ئابووری بوون